بەناوی خوای گەورە میرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام بێت. ئەمڕۆ لە لای کەسایەتێکی زۆر تایبەتم کە سەردەمێکی گەنجی لە شاغ بە پێشمەرگایەتی بەسەر بردووە و دواتریش دامەزرێنەر و بەڕێوەبەری یەکەمین کەناڵی ئیسلامی کوردی بووە. کاک حاجی فاروق سڵاو لێبێت، سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوای گەورە لە ئێوە، سپاس بۆ ئێوە. ئەمڕۆ دیدارەکەمان دیدارێکی وەرزشی و تایبەتە بە بەرنامەی یۆرۆ ئەمریکا. پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە حاجی فاروق لە سەردەمێکی گەنجێ دیتە وەرزشی کردووە و چ جۆرە وەرزشێکی کردووە. بەنای خوای بەخشندەی میهرەبان، سڵاو ڕێزم بۆ بینەرانی و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، سپاس بۆ ئێوە، هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. دیارە لە ڕابردوو کە من لە قۆناغی سەرەتایی بووم، حەزم دەکرد لە تیپی قوتابخانەکانە بەشداری بکەم کە ئەو کاتە قوتابخانە سەرەتاییەکان فیستیڤاڵی ساڵانە دەکرا لە ناو قوتابخانەکانە، بەڵام بەهۆی کەمی تەمەنمەوە تا قۆناغی سەرەتاییم تەواو کرد لەگەڵەوەی حەزم لێ بوو نەتوانراوە، نەمتوانی بەشداری بکەم. پاشان بارودۆخی ئەو کاتە بارودۆخی ئابووری و ڕۆشنبیری بە شێوەیەک نەبوو کە وەرزش تا ئەندازێکی زۆر گرنگی پێ بدرێت کە من باسی ساڵی هەفتاکانی سەدەی ڕابردوو دەکەم. بۆیە لە تیپی گەڕەکەکانە من دەستم بۆ وەرزش کرد لە هەڵەبجە، لە شاری هەڵەبجەی شەهید، کە ئەویش تۆپێکی ئاسایی پارە کۆ دەکرایەوە لە ناو گەڕێکێکە. ئەویش ئەگەر منداڵێکی لات پەیدا نەبوو بێ و بیوتایە وەڵام من بەشی خۆم تۆپەکە دەتەقێنم. ئەخر کاتێک کە یەکی شتێکمان کۆ دەکردەوە تۆپێک بکڕین، ئەگەر یەکێک هەسی بکردایە کە زۆر یاری پێ ناکرێت لە کاتێکا کە توانای یاریکردنەکەیشی کەم نەبوو، دەبووە سەبەبی دۆڕاندنمان لە بەرامبەری منداڵی گەڕەکێکی کە دەیکردە بیان و ئەی وەڵام من بەشەکەی خۆم دەدڕێنم. ئەخر بەشی خۆشی دەدڕان، هەموو تۆپەکە دەدرا و پەکمان دەکە و یەکێک بوو لە مشکلەکان تۆپ تەقی و تیب هەڵۆشایەوە. بۆیە تیپمان نەبوو لەگەڵ گەڕەکە جیاوازەکانە یاریمان دەکرد. ئەویش لەسەر بڵێن ساحەیەکی خۆڵین. لە چ شوێنێک یاریگای بزڵ دیاری من لە شوو بە وەسەتە یاریم دەکرد. توانێت ڕاکردنم باش بوو، ینی بەردەوام لە گۆڕەپانەکە ڕام دەکرد تا ئەو کاتەی بوومە پێشمەرگە لە ساڵی 1970 کە قوتابی پۆلی شەشی ئامادەیی بووم، لە شەشەمی زانستی بووم. بەجێمان هێشت ڕۆشتینەوە ئۆردوگاکان. لە ئۆردوگاکانە دیارە ئەو کاتە تیپی دوو گۆڵی دروست دەکرا. من لە ناو تیپی ئۆردوگای کامێرانە بەشداریم کرد و ئەو کاتەش بەشداریم کرد لە ناوەندی وەرزشی شاری کامێران کە لەوێ وەرزشکارێک هەویان بۆمان دروست کرد بوو. دوو جۆر یارین لە لای من گرنگ بوو، چ یاری با لە شەبەکە بڵین لەگەڵ دوو گۆڵی لە هەردووکیانە یاریم کرد و لە هەردووکیشانە بە تایبەتی لەبەرەوەی بۆ شەبەکە بۆ بالە چەپە بووم، دەمتوانی باش یاری بکەم لە هەردوو لە لای ڕاست و چەپی شەبەکەەوە دەمتوانی کەپسە لێ بدەم. سەرکەوتوو بیم. زۆر جار دەپرسن کە حاجی فاروق ماشەڵڵا لە شولارێکی ڕێکی هەیە، ڕەنگەم لە نێو ڕۆژنامەنووسانی کەناڵەکانی دیکەشەوەمان پێوتراوێت ماشەڵڵا بەڕێبەرەکەتان قۆزە لەو کاتەدا کە بە ڕێزت بەڕێوەبەری کەناڵی پەیام بوویت. هۆکاری ئەمانی هێنی ئەم مانەوەی لە شولار ڕێکیە و ئیشەڵڵا هەرواش دەمێنیتوانێت هۆکارەکە چی بوو؟ تەمان بەو شێوازە ئەوەی کە خۆم ناخنی خۆم دەزانم لەوانەیە خەڵک نەیزانێ. من دوو جار ئەمەلیاتی فەقەراتی پشتم کردووە، جارێک فەقەراتی ملم کردووە، بەڵام هەر ئەوەیە کە یعنی وازم نەهێناوە، نەویستووە تەسلیمی تەمەن ببم کە تەمەنم بەسەر دەچێت. بۆیە گرنگیشم بە نەمەتی خواردن و شێوی ژیانی خۆمداوە و خۆشم بۆ نازانم، یعنی ئەوە کە بڵێن کەسێکی ئەوە بەژن و باڵام ڕێک و ئەوە بێ. بەڵام سوپاسی خوا دەکەم کە بە تەندروست ماوینەتەوە من بەردەوام دانەبڕام لە وەرزشکردن، لە ێزال بەردەوام پارێزگاری لە خواردن دەکەم. نزیکەی 17 ساڵە خواردەمەنی غازیەکان کە بیبسی و کۆکاکۆلا ئەو جۆرەشتانە بێ، ئەوەی خواردەمەنی غازی بێ 17 ساڵە نزیکەی 18 ساڵە نەم خواردووە. شەکر بە هەمان شێوە پێدا ئەوەی کە لە شەکر دروست دەکرێت نەم خواردووە. برنج ئەگەر لە هەفتەیەکە ڕۆژێ دوو جار برنج بخۆم، نان بە هەمان شێوە نایخۆم. لەوانەیە بوتری ئەی چی دەخۆی،
لە ڕاستیە شتی زۆر سادە دەخۆم بەیانیان هێلکە دەخۆم لەگەڵ تەماتەیان خەیارێکا و ژەمی نیوەڕوان زۆر بەدەگمەن دەخۆم ئەگەر نیوەڕوانم خوارد ئێواران نان ناخۆم لە هەفتەیەکە ینی بەلای کەمی 5 ڕۆژی وەرزش دەکەم ئەگەر نا 6 ڕۆژ وەرز دەکەم. ئینشەڵا تەندروست باش و تەمەنی پڕبەرەکەت بێم ماشەڵا سیستەمە تەندروستیەکەت پێم خۆشە بچینە ناو بابەتی یاریەکانی یۆرۆ یان کوبا ئەمریکا بە سەرەتا حەز دەکەم بپرسم کاک حاجی فاروق لە سیرکردنی یاریە جیهانیەکان هەندێری چه هەڵبژاردەیەەکە هەندێری چیانێکە حەز بە سیرکردنی کوام یاریزانەکە و چێژی لێ وەرگرت بێم. من ئەوەی مەجارم هەبێت چێژ لە سیرکردنی یاری وەردەگرم لە ناو نادیەکانە ئەوانەی کرد نزیکە بندەزانن من لایەنگری ڕیال مەدرید بووم لە ناوی یان ئەوروپیەکانە طبعا وەکو هاوڵاتێکی عێراقی بۆ منتەخەبی عێراق لەگەڵەوەی عێراقام هەست و سۆزەکە بۆ ژادی عێراقی واتە بەڵێ بەڵێ بۆ ئێستا بۆ بڵێن منتەخەبی جیهانیەکان کاتی خۆی بەرازیل بوو دوایەکە بوومە لایەنگری ئیسپانیا لەم خولا حەزم دەکرد لە بەرۆی کە پێم وابوو ڕۆناڵدۆ کۆتا یاری کۆتا پاڵەوانێتی بەشداری بکە حەزم نەکرد بەو زوویە بچێتە دەرەوە ئەنی حەزم دەکرد بەلای کەمی پورتوگال بمێنێتەوە تا قۆناغی کۆتایی ئەگەر بۆ یاری کۆتایی حەزەکەم بتوانم مەجال هەبێ سەیری بکەم حەزەکەم ئیسپانیا بگاتە یاری کۆتایی. لە کۆتاییە حەزم کرد بە سەرهاتێک کە تایبەت بێ بە وەرزش چی یاریکردنی خۆت یان کاتی سیرکردنی یاری یان لەگەڵ ستافی بەشی وەرزشا بێت ئەو کاتی کە بەڕێبەری کەناڵی پەیام و بیت ڕوویدا بێت ئاماژەی پێ بکەی بیگێڕیتەوانێت لە خەیاڵتا بێت. من بەردەوام ستافی وەرزشی کەناڵی ئاسمانی پێیان دەستخۆشیم بۆیان هەبووە بە ژمارەیەکی کەمی ڕۆژنامەنووسی وەرزشیەوە توانیوێنە لە ئاستی وەڕکابەری تەواوی ستافی ئەو وەرزشانە بکەن کە لە کەناڵەکانی کا هەبووە بە زۆرترین ڕۆژنامەنووسەوە بە زۆرترین پەیامنێر و زۆرترین پێداویستی بەردەستیانەوە تیمێک بوون خۆشەویستیان بۆ کەناڵەکە هەبووە خۆشەویستیان بۆ وەرزشەکە بووە توانیوێتیان بڵێن هەموو ئەو گرفتانی کاتوتە بەردەمیان تێپەڕێنن زۆرترین تەمەنیان لەگەڵ یەکا سەرف کردووە بەبێ کێشە گێر و گرفت. من جگە لە یادەوەری خۆشی هەندێک لەوانەیە کەم و کورتیە بووی بێ بە تایبەتی بێژەری وەرزشمان کاکە حەما بەردەوام درەنگ فرای هەواڵەکان دەکەوت لە بەڵام متمانەی بەخۆی هەبوو یان یەکێکە لەو بێژەرانی کە من پێم وایە کەم بێژەرێک ڕێزمەیە بۆ جەنابەت بتوانێت بەبێ وەرەقە زانیاری تەواوی لەسەر یاریزانەکان لەسەر ڕوودا وەرزشیەکان هەبێ لەبەر متمانەیە کە بەخۆی هەبوو پێویستی بە خۆ ئامادەکردن نەبوو دایم لە ساعتی سفرا خۆی دەکرد بە سوودیا و بەردەوام گلەی و گازندەی لێک دەکرا هیوا سەرکەوتن بۆ ئێوەش و بۆ کاک محەممەد دەخواست. ئەمە زۆر سپاسی تۆکەین بۆ پاڵپشتی لەو کاتەدا بۆت کردوین و ێسش کە بەردەوام پاڵپشتیمانەکەیت بە ناوی ستافی وەرزشەوە سپاسە دەگەێنم هەڵبەت من محەممەد وەکو مامۆستایەکی خۆم سێرم کردو سپاس و خۆش لە توانایکی زۆر باشایە دووبارە سپاس بۆم دەرفەتە کاک حاجی فاروق کە چەند خولەکە و پێبەخشین بەڵێ بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بووین ئێستا دەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای بینەرانمان.